سەرووی هەزار چەکداری داعش خۆیان ڕادستی هێزەکانی پێشمەرگە لە کەرکووک کردووە کە لە ئێستادا ئەو چەکدارانە ڕادستی هێزە ئەمنیەکانی هەرێم کراون و لێکۆڵینەوەی وردیان لەگەڵ دەکرێت. کەمال کەرکووکی بەرپرسی میحوەری ڕۆژاوای کەرکووکی پێشمەرگە هۆکاری خۆڕادەستکردنی ئەو چەکدارانەی داعشی بۆ دەنگی ئەمریکا ئاشکرا کرد. ئینهیاریان کردووە، باوڕیان بە سەرکردەکانیان نەماوە، دوایەوەی مووسڵ ڕۆی تەلافەر ڕۆی ئەو منتیقانە ڕۆی دیارە هەندێک بەرپرسەکان نیش خۆیان بزر کردووە، هەندێکشیان ئەڵێن ئێمە بیستومانە کە پێشمەرگە و هەرێمی کوردستان معاملەی لەگەڵ ئەسیر بەپێی یاسای نێودەوڵەتی و مافی مرۆڤە لەبەرەوە ئازانین ناکوژرێن، بۆیە ئەو ئیتمینانەمان هەیە بۆی بۆ ئەم لایە دێن. لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا 7,000 ئاوارە خۆیان ڕادستی هێزەکانی پێشمەرگە کردووە کە زۆربەیان کەسوکاری داعش بوون، بۆیە بەشێک لە چەکدارەکان خۆیان خزاندبووە ڕیزی ئاوارەکانەوە. جیا لەوەش تا ئێستا ژمارەیەک چەکداری تر لە دۆڵ و شی و ناوچەکانی نێوان پێشمەرگە و حەشدی شعبیدا ماونەتەوە. ئەم هێزە لێرە ماوەتەوە دابش کراوە لەم بینی ئێمە و بینی هەشتی شعبی لەم بنارێ ئێمە دابش کراوە، تیم کراوەتەوە، هەر تیمێکیان لە هەر شوێنێکە قایم کراوە. جا ئێتر پەڕنەوە بۆ ئەو دێ بۆ مەسەرەن ناوچەکەی دەستی هەرێمی کوردستان نام ئەیە هەر لێرە ماتیان کردبێ هەتا کارێ بکەن. حکوومەتی عێراق چاوی لەو سەدان چەکدارەی داعشە کە ئێستا لای هەرێم و داوایان دەکات، بەڵام بەرپرسانی پێشمەرگە ڕەتی دەکەنەوە هیچ چەکدارێکی دەستگیرکرا و ڕادستی بەغدا بکەن. ناکرێەوە ئەتوانن ئەو بەڕێزانە بێن لەگەڵ دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان دابنیشن ئەو زانیاریانەی ئەو داعشانەی کە ئەسیریانمان کردووە، ئەو زانیاریانەی کە لە لای دەستگا ئەمنیەکانی ئێمەیە ئەو پرسیارانەی ئەو بەڕێزانە هێنە ئاڵگۆڕی زانیاری بکەن. بەڵام خۆ تو پۆلیسی ئەو نیت یەکێ بگری و بیدەیتە دەست تو کیانێکی بە دەستور اعترافت پێگرەوە، دەستگاکانت سەروەری خۆی هەیە، احترامی خۆت هەیە، عەدالەتی خۆشت. زۆربەی ئەو چەکدارانەی داعش کە خۆیان ڕادستی پێشمەرگە کردووە خەڵکی حەویجە و ناوچەکانی دەوروبەرین کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەشێک بوون لەو هێزانەی داعش کە هێرشیان کردووەتە سەر کەرکووک و دەوروبەری. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.